درێژەدان بە پرۆگرامی ئەمجاری یاخود ئەمڕۆی بەیانی باش وەکو لە سەرەتاوە ئاماژەمان پێکرد کە دەنگدان لە یاخود هەڵبژاردن و بەشداریکردن لە هەڵبژاردن هەم لە ڕووە ئاینیەکە شێوە گرنگێکی تایبەت بەخۆی هەیە. ئەمڕۆ یەکێک لە کاندیدانی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە کە دکتۆر ئەحمەد کەرکووکیە کە بە ڕێزیان کاندیدی ژمارە 2 هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە پێشنێش و وتارخوێنەوە مامۆستای ئاینیە. ئەمڕۆ باز لە گرنگی ئەنجامدانی هەڵبژاردن و باز لە گرنگی بەشداریکردنی هەڵبژاردنمان بۆ دەکات لە ڕووە ئاینیەکەیەوە کە تا چەند گرنگە هاوڵاتیان ڕوو لە سندوقەکانی دەنگدان بکەن. دکتۆر سڵاوت لەوێ بەیانیت باش. زۆر سپاس بۆ تۆ. دکتۆر زۆر بەخێر بیت. دکتۆر با چەقی پرسیارەکەم لێەوە دەست پێ بکەم بەر لەوەی کە کاندید بیت لە وەکو نوێنەری خەڵک لە پشتی مینبەرەکانەوە تۆ نوێنەرایەتی خەڵک و ویستەکانیان تەکرد و هۆشیاری بڵاوە کردەوە. ئێستا لە هەمان کاتە نوێنەرێکی سیاسیت جیاوازی ئەم دوو توێزە لە چیا بۆ ماڕوونەکەیتەوە بۆ هاوڵاتیان؟ هیچ جیاوازێکی نییە بڕات بێ. ئێمە خەڵکەکەی ئێمە وای لێ تۆ جیاوازی بکە لە نێوان مەلایەک لەگەڵ کەسێکی سیاسی. ئەینا مەلاکانی پێشوو تەماشای قازی محەممەدکە جبە و مێزەری لەسەرا بوو کرا بە پەتی سێدارەیە. شێخ سعیدی پیران بە هەمان شێوە کۆمەڵێک قیادە و کۆمەڵێک سەرکردەی گەورەمان هەبووە کە سەرکردایەتی شۆڕشەکانیان کردو و مەلاش بوونە. شەت نییە مەلاش بووە بۆ نمونە دۆستی ئاین بووە و پێشڕەوی ئاینی بووە. لەبەرەوە زۆر ئاساییە زۆر سادەیە لەبەرەوەی پێشتر مەلا ئەحمەد لە مزگەوتە وەکو مامۆستایەک و ئیمام و خەتیبێک لە مزگەوتەکەی خۆیان لە پێشەوەی خەڵک بووە بۆ داواکردنی مافەکانیان. ئێستا هەمان ئەم مەلا ئەحمەدە ئەم دکتۆر ئەحمەدە بڕیاری داوە ببێت بە پێشەوای خەڵک بەڵام بەدەستی خۆی بە کردار نەوەک بچێت داوا لەم و لەو بکە. دەرفەتێک هاتۆتە پێشەوە بەوەی کە ببین بە ئەندامی ئەنجومەنی پارێزگا خۆمان کاندید کردووە و زۆریش بە شانازی ئەزانین دین و دنیا بە یەکەوە گریە بدەین و ئینشاءڵڵا ئەبینرێت لە دوای دەنگدان دکتۆر ئەحمەد ئەندامی ئەنجومەنی پارێزگایە و لە هەمان کاتا مامۆسایەکی ئاینیە لە مزگەوتەکەی خۆیان. زۆر باشە دکتۆر ئەنجامدانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان یاخود بەشداریکردنی هاوڵاتیان لە ڕوو ئاینیەکەیەوە بۆ چارەنووسی کەرکووک بۆ جارێکی تر وەرگرتنەوەی دەسەڵات ببێ ئەوەی جیاوازی بکرێن نێوان پێکاتەکاندا تا چەند گرنگی خۆی؟ بەڵێ طبیعی لە ئاینی پیرۆزی ئیسلامە زۆر بە ئاشکرا باس کراوە ئاماژەی پێدراوە کە هەموو مرۆڤێک مافی خۆیەتی دیفاع لە خاچی خۆی بکە، دیفاع لە نەتەوەی خۆی بکە، دیفاع لە زمانی خۆی بکە. خوای گەورە هەمومانی دروست کردووە بۆ ئەوەی کە تەعاروف بکەین، بۆ ئەوەی کە ئەم زەویە ئاوەدانکەینەوە نەوەک دژایەتی یەک بکەین، نەوەک یەکتر بسڕینەوە. و لە ئاینی پیرۆزی ئیسلامیشە بە ئاشکرا دژایەتیکردنی بیری شۆڤێنیەت هاتووە بە هیچ جۆرێک هیچ کەسێک بۆی نییە ئەوەی تر بسڕێتەوە لە ڕووی کولتوریەوە، لە ڕووی مێژوویەوە، تەنانەت لە ڕووی سیاسیشەوە. کاتێک ئەو فەتح و فتوحاتەی کە ئەکرا ئەچوونە ناو وڵاتێکەوە تەنها ئەیان ڕێگەمان پێ بدەن ئێمە پەیڕۆ پرۆگرامی خۆمان ئاشکرا بکەین. لە کوم دین و کوم وەلیە دین هەر کەسێک ئەوێ ببێتە موسڵمان ئازادە، ئەوەشی نایەوێ بۆ خۆی بمێنێتەوە، ینی ئەتیادیە. مەبەسەکە لێرەیە ئەوەیە هەر کەسە و ئازادە لە معتەقەداتی خۆی، لە کللتوری خۆی، لە زمانی خۆی و لەگەڵ ئەوەشە داوای لێکراوە دیفاع لە خاک و نیشتیمانەکەی بکە. جاران ئەگەر دیفاعکردن بە چەک بواە، بە گولە بواە، بە شەڕ بواە، ئێستا دیفاعکردن بە ڕێگەیەکی دیموکراسیە کە بریتە لە دەنگدان. منێکی دەنگدەر کاتێک بێزارم ئەمەوێت دەنگ نەدەم، ئەبێ بیر لەوە بکەمەوە کە بە دەنگ نەدانم ئەو گلەیانم چارەسەر نابێت و کێشەکان چارەسەر نابن، بەڵکو دەنگدانە وا ئەکا هاوکێشەکان بگۆڕێ. هیچ نەبێ بوونی خۆم ئەسەلمێنم لە بشارەیە. من هەموو جا ئەم قسەیم کردووە دووبارەشم کردوێتەوە، ئەڵێم ئەو کەسەی کە دەنگ نادا هەڵەیەکی زۆر گەوراکە بەرامبەر خۆی نەک بەرامبەر خەڵک. ئەوە هیچ ئێمە دەنگی تاکێکی وەکو من
تەسیری هەیە لەسەر کۆی گشتی نەتەوەی کورد ینی بەس خۆم نیم با ئێمە وادانەنێ بڵێ وڵا لەسەر من نەوەستاوە بەڵێ لەسەر من وەستاوە و پێویست شەکە دەنگ بدەم بۆ ئەوەی خۆمان بسلمێنین لەم شارەیە ئێمە هەمومان بینیمان پێشتر چۆن تعریبە کراین چۆن تەرحیلە کراین چۆن زوڵممان لێ ئەکرا بەڵام ئێستاش بە جۆرێکی تر ئەو نیزامە ئێستاش بە هەمان شێوە لە سنووری داقوق ئەو تەرحیل ئەو حەقیقەتە کەرکوچیەکان پێیان پێ بردووە بۆیە ئێستا سوپاس بۆخوا بە جۆش و خرۆشەوەن بۆ ڕۆژی دەنگدان بۆ ئەوی بچنە سەر سنووقەکانی دەنگدان یعنی لە هەموو لایەنێکەوە بیری لێ بکەیتەوە دەنگدان باشترە لە دەنگ نەدان بە تایبەت ئەم جارە بۆ ئەوەی شوناسی میلەتی کورد لەم شارەیە دیاری ئەکرێت ئیتر ئەم شارە بۆ هەموو دەوڵەتە ئیقلیمی و جیهانیەکانیش ئەسەلمێندرێ کە بەڕاستی شارێکی کوردیە یا کوردستانیە یان ئەوەیە کە ئێمە ئەمانەوێت زۆرینەی کووردە بەچی بەدەنگدان دکتۆر چۆن جەخت لەسەر ئەوەکەنەوە بۆ هاوڵاتیانی مەدەنیکە جیالەوەی دەنگدان ئەرک و مافێکی مەدەنی و نیشتیمانیشە لەگەڵ ئەوەشە ئەرکێکی گرنگی ئاینیشە و یەکلاکەرەوەی ئەوەی کە دەنگدان بە لیستی حەق دەنگدان بەلایانی حەق دووبارە ئەرکێکی ئاینی گرنگە بەڵێ لێرە خاڵێک هەیە زۆر گرنگە ئەویش ئەوەیە هەندێک لایەن ئەیانەوێ عاتیفەی دینی خەڵک ڕابچەشن بەوەی کە وڵا ئێمە ئیسلامین دەنگمان پێ بدە فڵان کەس ئالمانیە دەنجی پێمەدا لێرەیە زۆر گرنگە ئێمە یەک نقطە هەیە بیزانین و زۆریش حساسە ئەویش ئەوەیە کاندیدانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک کە ئەبنە ئەندامی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ناچن بۆ شەڕی بەدر و ئوحود شەڕی ئێمە شەڕی کوفر و ئیمان نییە شەڕی ئێمە شەڕی خزمەتگوزاریە شەڕی شوناسە شەڕی ناسنامەیە کەسێک ئەگەر بێدینیش بێ فەرەزەن خۆی کاندید کردو بڕوای بەخوا نییە هیچ بۆ چۆ بۆ ئەنجومەنی پارێزگای کەرکووک کەسێکیش خۆی کاندید کردووە و مسلمانە و تا ئەو پەڕی باشە ئەم دوانە هەردووچیان ئەچن بۆ یەک ئامانجەڕۆن و یەک کار ئەنجامەدەن بەڕاستی بەڵێ کەسەکە دیندار بێ لە خواترز بێ زۆر باشە کە ئەڵێم دیندار بێ نەوەک بەرنامەکەی دینی بێ بەرنامەکەی مەدەنی بێ چکەگە بەرنامەکەی دینی بێ ئەڵێ ئەم لە من نییە و ئەو لە من نییە نەخێر بەرنامەکەی کوردانە بێ بەرنامەکەی دینی بێ مەدەنی بێ وەکو لیستی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە مەلایەکشی تایە من مەلام ئەگەر تۆ دەنگ بە کەسێکی دیندارە دەی دەنگ بە دیندارەکە بدە دەنگ بە کەسێکی ترە دەیە توانی دەنگی پێ بدەیت بەڵام بابەتەکە ئەوەیە لیستێک خۆی تایبەتمەند بکا لە ناو گەلی کووردا بڵێ من ئەوەم غەیری ئەوە بە کورد نەزانێ غەیری ئەوە بە موسڵمان نەزانێ غەیری ئەوە بە دڵسۆز نەزانێ ئەمە کارەساتە وەجگە لەوەی کە من دەنگ بەچێ ئەدەم ئەبێت دەنگ بدەم بە لیستێک دەنگی کورد پەرتەوازە نەبێ ئێستا دەنگدەری وا هەیە دەنگەدا بەڵام دەنگەکەی ئەسووتێ بۆ لەبەرەوەی هێلکەکەی خستۆتە ناو سەبەتەیەکی کوونەوە ئەزانێت دەنگ نایەنێ ینی دەنگی کورسی نایەنێ ئێتر من بۆ دەنگی پێ بدەم کەواتە ئەبێ لەوە شابیر بکەمەوە چۆن دەنگ بدەم بە چێ دەنگ بدەم بە کام لیست دەنگ بدەم لیستی زۆرینە کە هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە و لە ناو لیستی زۆرینەشا بە چێ دەنگ بدەم حتمما من مافی خۆمە بڵێم بە من دەنگ بدەن لەبەرەوەی خوای گەورە نوتقێکی پێداوم خوای گەورە جورئەتێکی پێداوم خوای گەورە تااقەت و توانایەکی پێداوم ئەمەوێ لە خزمەتی خەڵک و کە سوکارەکەمان لەم شارەیە سەرفی بکەم بە جددی من ئەمەوێ خزمەت بکەم و ئەمەش تەنها قسەیە لە دوای هەژدەی دوانزەوە ئەو کاتە دەست پێکە کە دکتۆر ئەحمەد کەرکوچی چۆن و بۆچی ئامانجی چی بۆ چۆتە ناو ئەنجومەنی پارێزگاوە زۆر باشە دکتۆر ئێوە لە هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردندا ڕۆژانە سەردانی خەڵکەکەن ڕۆژانە چین و توێژەکانی کەرکووکی ئەبینن بە تایبەت گەنجان کە تۆ بەردەوام لە ناو گەنجان دەرکەوتیتۆ هەم لە پێش ئەنجامدانی بانگەشە و ئەم لە کاتی بانگەشەشدا بە هەمان شێوە گلەی هاوڵاتیان گلەی گەنجانی کەرکووک چییە داواکاری گەنجانی کەرکووک چییە یاخود تا چەند دڵخۆشن بەم هەڵبژاردنە بەڵێ طبیعی سەرەتای بانگەشە خەڵکی زۆر وانە بوو
بەدەمەوە ناهاتن بەجددی لەبەرەوەی گلەییان زۆر بوو بەڵام کاتێک ئێمە دەستمان بۆ بانگەشە کرد و هەموو ئەو حەقیقەتانەمان بۆ خەڵک ڕوون کردەوە بەوەی کە پێویستەکە ئێمە بچینە سەر سنوورەکانی دەنگدان دەنگ بدەین لەبەر خۆمان لەبەر نەوەکانی خۆمان لەبەر ماڵ و مناڵەکەی خۆمان لەبەر مانەوەی خۆمان لەم شارە وەجگە لەوەش کۆمەڵێ ناحەقیمان بەسەر هاتووە لەلایەن نەیارەکانمانەوە ئێستا سوپاس بۆ خوا بە ڕاپرسی و داتاوە بە داتای مەلموسەوە ها چکە هەندێک لایەن هەیە هەندێک قسە بڵاوەکەنەوە وەڵا لایەنەکەی ئێمە ئەوەنە دەنگە دێنێ بەپێی ئەو ڕاپرسیەی کە کراوە نەجیهەتەکەی دیارە نەداتاکان دیارە هیچ بەس مجرڕەت دوور لە ڕووی ئێوە بینەران درۆیەکی گەورەیە وەکو پێشتر کردویانە بڵاوێکەنەوە بەناو خەڵکە بۆ ئەوەی خۆیان بە گەورە پێشاندن نەخێر ئێمە بە داتاوە لە لامانە کۆمەڵێک منەزەمەی باوەڕ پێکراو ئەم ئیسیبیان و یعنی ڕاپرسیەیان کردووە لیستی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە بەبێ منافەسە لەسەر ئاستی کەرکووک یەکەمە لە ڕووی جۆش و خرۆشی خەڵکیشەوە ڕۆژ بە ڕۆژ بە پۆل خەڵک بەدەمەوە دێ بۆ لە بەرەوەی کاندیدەکانی بەهێزن لە بەرەوەی پەیڕۆ پرۆگرامەکەی بەهێزە لە بەرەوەی پێشتر لە ناو خەڵکا بوونە سەرکردەکانیان کاندیدەکانیان ئێستا هەستەکرێ ئەو کاندیدانە ئەیانەوێ خزمەت بکەن و پرۆژەیان پێ بەڕاستی واقعیش لەگەڵ خەڵکا مامەڵاکەن من بۆ خۆم ئەو قسەیەم دووبارە کردوتەوە وتومە من ئامادە نیم یەک درۆ بکەم دوو لە ڕووی ئێوە بینەران لە پێناو گەیشتن بە کورسیە چونکە دوجار ئێمە خۆمان داناوە خۆمان نەشارینەوە لە خەڵک کە درۆیەکمان کرد ئەو کاتە ئەو دێت پێمانەڵێ یعنی ئەبێ چاوەڕوویەکمانە بێ ڕوبەڕوویان بینەوە لەبەرەوە ناچارین هیچ کاتێک درۆیەک نەکەین بۆ ئەوەی لە داهاتوە بتوانین ڕوبەڕووی خەڵکەکەمان بینەوە بەڵام بێگومان ئەم گەرم و گوڕێی هاوڵاتیان کە دروست بووە ئێوە و نمونانی ئێوە کاندیدەکان ئەرکی زۆریان کێشا بۆی ئەو پەیوەندی شڕوپڕە لەگەڵ هاوڵاتیانی مەدەنی دروستکەن دکتۆر تا چەند گرنگی ئەوە بۆ خەڵک ڕوونەکەنەوە کە ئەو کاتەی دەسەڵاتی کەرکووک بەدەست کوردێکەوە بوو پرۆژە و خزمەت گوزارەکان بەبێ جیاوازی بوون و بە بەراورد بەم چەند ساڵایانی شتەکە معلوم و ڕوون و ئاشکرا لە پێشچاوی خەڵکی مەدەنی دووبارە تا چەند بەرچاوڕوونیان ئەدەنەوە کە ئەنجامی سەرکەوتنی ئەم هەڵبژاردنە ئەگەر لیسیا و پەیمانی کەرکووک هێز و ئیرادەمان بێ بە دڵنیاییەوە دووبارە گۆڕانکارێکی نوێیان سیستەمێکی حکومڕانی یەک پەنجەرەی بۆ کورد دروستە بێ ئاخر یەکێک لە هۆکارەکانی بەدەمەوە هاتنی خەڵکی بە لێشاو بۆ ئەم لیستە بۆ ئەم هاوپەیمانێتیە ئەوەیە کە پێشتر ئێمە تاقیکراوینەتەوە وە سەلماندوومانە کە ئەم شارە ئەگەر بەدەست کوردەوە بێ چ بوژانەوەیەکی پێوە دیارە بەبێ جیاوازی خۆ ئێمە گەڕەکی عەرەبی و تورکمانیش بە کەرکووک ئەزانین کەرکووکش بە کوردستان ئەزانین بەڵام ناکرێت لەسەر حیسابی گەڕێکێکی تر فەرامۆشکەی ئێمە ئەو سیاسەتە شۆڤێنیەمان پێ قبوڵ نییە ئەینا ئێمە خزمەتکاری هەموو کەرکووکیەکە بین یعنی بۆ معلوماتتان دەنجێکی زۆری عەرەب و تورکمانیشمانەیە ئێمە ڕۆژانە دێن بۆ لامان قسەمان لەگەڵەکەن تەلەفۆنمان بۆکەن بۆ لەبەرەوەی ئەوان ئەزانن ئێمە ئەگەر حکم بگرینە دەست سیاسەتی چەپکە گوڵەکەی مامجلال پەیڕەوەکەین کە هەمیشە لەگەڵ عەرەب و تورکمانیشە لەم شارەیە وەکو براژیاوین بەڵام ئەوەی سیاسەتی شۆڤێنی ئەنجام بدا بەڕاستی پێمان قبوڵ نییە بۆیە خەڵکی بەلێ شاو دێن بەدەم داواکارێکانمانەوە چونکە پێشتر زانیویانە کە ئەم شارە بەدەستی کوردێکەوە بووە بەرەو چ عقارێک ڕۆژتەوە و ئێستا کە بەدەستی کۆمەڵێک بیابانی و کۆمەڵێک کەسانێک کە شارستانێتیان نەزانیوە چییە ئێستا چۆنە و پێشتریش چۆن بوو زۆر باشە دکتۆر ئەگەر پەیامی خۆت بگەێنی بە دەنگدەرانت لە کۆتاییە یاخود بە خەڵکی شاری کەرکووک بۆگەوەی کە لە چەند ڕۆژێکی کەمماوە بۆ ئەنجامدانی هەڵبژاردن و بانگەشەی هەڵبژاردن کۆتایی پێدەگەر دوا پەیامی خۆت بگەێنی سپاس واللهی من پەیامی خۆم بۆ خەڵکی بە شەرەفی کەرکووک دەنگدەرانی خۆشەویست ئەوەیە کە دەرفەتێک بدەن بە دکتۆر ئەحمەد کەرکووچی بۆ ئەوەی خۆی بسەلمێنێ تواناکانی خۆی بسەلمێنێ وەکو چۆن پێشتر لەسەر مینبەرەوە ڕۆژانێک هاواری ئەکرد داکۆچی لە مافی سەرجەم چین و تۆژەکانە کرد
بەبێ ئەوەی ڕۆژێک لە ڕۆژان بیری لە خۆکاندیدکردن کردی بێتەوە ئێستاکە بڕیاری داوە بەبێ ئەوەی لە دەرگای هیچ بەرپرسێک بدە خۆی بەدەسەڵاتی خۆی ئەو کەیسانەی کە پێی پێبردووە باسی کردووە لەسەر مینبەرەوە بتوانێت چارەسەریان بکە بتوانێت ڕێگە چارەیان بۆ بدۆزێتەوە ئەمە ڕۆژەکەیە و تەسویری شەکرێ و دوایی لێ شەدرێتەوە دکتۆر ئەحمەد کەرکوچی وەکو خۆی ئەمێنێتەوە لە مزگەوتەکەی خۆی لە گەڕەکەکەی خۆی لە ناو خەڵکەکەی خۆیان و لەگەڵ ئەوەشە هیچ وعدێکی خەیاڵاوی بە خەڵکی نادا و دڵنیا بن پیشەیانە کاراترین ئەندامی ئەنجومەنی پارێزگا ئابن پشت بەخوا دەستخۆش دکتۆر ئەحمەد کەرکووکی کاندیدی ژمارە 2 هاوپەیمانی کەرکک کە زویرادەمانە سپاس سپاس بۆ ئێوەش خۆشەویستان تاوای بڕگە و بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی بەیانی باشمان پێشکەشکردن بۆ وەرگرتنەوەی دەسەڵات و کۆتایی هێنان بەم سیستەمە پێویستە هەمووان لە 12 ڕۆ لە سنووقەکانی دەنگدان بکەین تا پرۆگرامێکی تر هەر شاد بن خۆتان لەگەڵ کاتێکی شاد